ئەگەر ترامپت بینی چی پێ دەڵێ؟ پێی دەڵێم تۆ تاوانباری و دەبێت دادگایی بکەیت. لە بەغدا گەڕانی سەرکردەکانی شیعەم بین هەڕەشەکانی ترامپ و ئەمریکا زوو بە جدیان وەرگرت. ئایا ئیران ئێوە دەفروشێت؟ گروپە چەکدارەکان بەشێک نین لە حەشدی شعبی. هیچ دوژمنایەتێکی هەمیشەی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان ئەمریکا نییە. لە ئەمریکا و ئیسرائیل ناترسن؟ هەرگیز. ترامپ لێمە بترسێت. چۆن؟ ئەو لێمان دەترسێت بێزارکردنی ترامپ ڕەزامەندی خوای لە دوایە. حکمی شیعە و هێزی چەکدارەکانی فەسائلی مقاومە لە عێراق هێشتا ماویەتی بۆ ئێوە باس بکەن. هەر لە کەرکووکەوە دوور دەکەوینەوە بەرەو بەغدا دەسەڵاتی گروپە شیعەکان زیاتر دەردەکەوێت. ئەڵا ڕەش و سەوزەکان لە ڕێگادا بە بەردەوامی دەبینرێن وەک شایەتێک بۆ هەژمونێک کە چاو ناتوانێت هەڵی تێدا بکات. بنکە سەربازیەکانی سەر بە حەشدی شعبی لە هەردوو لای ڕێگەکە بە درێژایی ڕێگا هەن، نەک تەنیا وەکو بنکەی سەربازی ئاسایی، بەڵکو وەکو هێمای دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا. پرسیارێک کە دەنگی دایەوە، ئایا ئەمریکا لە گروپە چەکدارەکانی شیعە دەدات؟ ئایا ئیران دایانفروشێت؟ ئەی ئەوان لە بەرامبەر هەڕەشە بەردەوامەکانی ترامپ چی دەکەن؟ لە دەروازەی بەغدا لە ناوچەی شەعب دیمەنەکان دەگۆڕێن بوو تابلۆیەکی ئاڵوستە، وێنەیەکی گەورەی فالەح فەیاس سەرروکی دەستی حەشدی شعبی زاڵە بەسەر دیمانەکاندا وەکو بێرهێنانەوەیەکی بێدەنگ و هێزی ڕاستەقینەی حکومڕان. لە ناوەڕاستی پایتەختێکدا کە شایەتی ڕۆخان و هەڵسانەوەی ئیمپراتۆریەتەکان بووە، بنکەی بزوتنەوەی نوجەبا هەیە، گڕۆپێکی شەڕکەرن لە لیستی تیرۆری ئەمریکادایە. گەیشتن بەو شوێنە ئاسان نەبوو. لە ڕێگای ئەوێوە لە گۆڕەپانی تەحریر دروشمی دژ بە زایونیزم و بەرهەمەکانی ئەمریکان بینی. ئۆتۆمبیلی بێژمارەی هەڵگیری ئارمی حکومەتی عێراق و ئۆتۆمبیلی سەربازی هەمەر شەقامەکان دەبڕن. لە بنکەی بزوتنەوەکە ڕێکاری خۆپارێزی لە دزە پێکردنی زانیاریەکان گومانکردن لە هەر کەسێک بچێتە ئەوێ. تەنانەت ڕێگەیان نەدا موبایل لەگەڵ خۆمان ببینە ژوورەوە. زانیان ڕۆژنامە نووسین، پرسیاریان کرد چەکمان هەڵگرتووە؟ دەچینە بارەگای سەرەکی سەید نوجەبا کە دەڵێن شرسترین شەڕکەری فەسایلەکان یاخۆ حەشی شعبین. ڕاستەوخۆ خۆیان نەیان شاردیتەوە، ڕاستەوخۆ گرێدراوی ئیرانن. ئێستا دەمانەوێت بزانن چی دەڵێن، ئایا لەگەڵ ئەمریکا ڕێگەکەون ڕێک ناکەون، سفری مەشاکلەکانەکەنیان هەرتون دەبن. بچینە ژوورێ. السلام عليكم.
مرحبا، كيفكم؟ أخباركم؟ تفتيش؟ موبايل عندي. أنا كاميرات يعني. ايه التليفون ممنوع. كاك تو نه جوره و تلفن لا تو بس. تلفن كان خدام هێماکان بە بەهێزترین شێوە دەردەکەون. وێنەی سەرکردەی گروپە چەکدارەکە هەڵوەسراوە. شام بە شانی وێنەی ڕێبەری شوڕەشی ئیسلامی ئیران عەلی خامنەئی. شایەتیەکی بێدەنگ بۆ هۆی پەیمانەتیەک کە سنوورە جوگرافیەکان تێدەپەڕێنێت. شێخ عەلی ئەسەدی بەرپرسی مەکتەبی سیاسی بزوتنەوەی نوجەبایە. هەرکە هاتە ژوورەوە لێم پرسی بڕیارتان داوە هەموو کێشەکانتان لەگەڵ ئەمریکیەکان سفر بکەنەوە. کێ گوتی؟ بڕیارتان نەداوە؟ نەخێر تاوکە ئێستا بڕێرمە نەداوە. کەی بڕیار دەدەن؟ ئەگەر دەستی لە عێراق هەڵگرت و دەستی نەخستە نێو کاروباری سیاسی ئەو کات بۆ هەر ڕووداوێ قسەیەک دەبێت. قسەکانی ئەسەدی قسەی ڕقم بۆ ئەمریکا. ئەوەی ئەم بزوتنەوەیە وەکو بەشێک لە فەسائیلەکانی مقاومە دەیکات. کەمێکی دیکە بە ئاشکرا دەیڵێت بۆ خۆیان دەوڵەتێکن نە قسە لە حکومەتی عێراق وەردەگرن نە بەگوێ حکومەتی عێراق دەکەن. ئەسەدی دەڵێت کەس ئێمە نەناسێت ئەمریکا باش دەماناسێت. بە ناوی عێراقەوە قسە دەکەن. بە ناوی عێراقەوە هەڕەشە لە دەوڵەتان دەکەن. فەرمان لە حکومەتی عێراق وەرناگرن. گروپە چەکدارەکان بەشێک نین لە حەشدی شعبی. بەشێک نین لە حەج شعبی؟ ملکەتی دامەزراوەی حەشدی شعبیش نین. دامەزراوەی دەستەی حەشدی شعبی دەستگایەکی یاسایی ڕێکخراوە کە لەژێر چاودێری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکاندایە. من تەحەدای هەر کەسێک دەکەم کە بڵێت یەکەیەکی حەشدی شعبی لە دەرەوەی فەرمانی فەرماندەی گشتی هێزەکان جوڵی کرد. ئەی گروپە چەکدارەکان؟ گروپە چەکدارەکان نەخێر ئەوە پێکاتەیەکی مەدەنیە. ئەمریکاش بەباشی دەزانێت کە گروپە چەکدارەکان فەرمان لە حکوومەت وەرناگرن و لەژێر چاودێری حکوومەتدانین. لەو گفتوگویەدا پێ دەڵێم لە هەڕەشەکانی ئەمریکا و ترامپ ناترسن. ئەی ئەگەر ترامپت بینی چی پێ دەڵێیت؟ لە هەڕەشەکانی ئەمریکا دەترسن؟ هەرگیز ئێمە لە ئەمریکا ناترسین بەڵکو تەنیا لە خوددا دەترسین. لە ئیسرائیلیش؟ لە ئیسرائیلیش چونکە ئەمریکا پشتیوانی ئیسرائیلە. ئیسرائیل لە ئەمریکا بەهێستر نییە بەڵکو لاوازترە. پشتیوانی سەرەکی ئیسرائیل ئەمریکایە. بڕیارتان نەداوە چاڵاکیەکانتان دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل ڕابگرن؟ هەرگیز هەرگیز. بەڵام تاکتیکێک هەیە دۆخێک هەیە کە بەرژەوەندی وڵات لە بەرچاو دەگرێت. بۆیە دۆخەکە بەرەو هێورکردنەوە و کەمکردنەوەی ئۆپەراسیۆنە سەربازیەکان دەچێت. بەڵێ چونکە تێڕوانینی مقاومە لە پێناوە بەرژەوەندی عێراقا کاتێک تاکتیکێکی سیاسی هەیە و حکوومەت هەوڵ دەدات کۆتایی بە بوونی ئەمریکا بهێنێت دەبێت دەرفەت بدەین بەو جەم و جوڵە. داواکاریەکانی ئەمریکا لە حکومەتی عێراق دەربارەی ئێوە چییە؟ ئەوەی دزەی پێکراوە بریتە لە هەڵەشانەوەی حەشدی شعبی هەڵەشانەوەی گروپە چەکدارەکان. بەڵام سەرۆکی حکوومەت گوتی هیچ داواکاریەکی لەو جۆرە نییە. ئێوە دەڵێن چی؟ ئێمە وەکو گروپە چەکدارەکان کارمان ناوەستێت مەگەر کۆتایی بە داگیرکاری بێت. لە حاڵەتی کۆتایی هاتنی داگیرکاری بەواتای داگیرکاری سەربازی، سیاسی، ئابووری، کولتوری هەموو ئەمانە داگیرکارین. واتە ئەگەر داگیرکەر وەکو سەرباز دەرچوو بەڵام هەژمونی سیاسی هەرما بوو ئێمە بەرەنگاری هەژمونی سیاسی دەبینەوە. ئەگەر دەستێوەردان و داگیرکاری کولتوری هەبوو ئێمە بەردەوام دەبین لە بەرەنگاربوونەوەی داگیرکاری. ئێوە هیچ ترسێکتان هەیە؟ ئێمە پەیوەندیمان بە حکوومەتی ئێرانەوە نییە. مەرجعی زۆربەمان ڕێبەری باڵا خامنەییە. ئەویش مەرجعەکە وەکو مەرجعەکانی دیکە وەکو سەید عەلی سیستانی لە نەجەف. ئەوە داوایەکەم. بەڵام ئەوەی کە ئێران یان غێری ئێران پشت لە ئێمە بکەن ئەوە ڕاست نییە. ئەگەر ترامپت بینی چی پێ دەڵێ؟
ئەگەر ئەوم بینی هەرچەند ئەوە مەحاڵە پێی دەڵێم تۆ تاوانباریت بکوژی منداڵان و ژنانی تو دەبێت دادگایی بکرێت. لە قسێکی ئەوها لە ئەمریکا و ئیسرائیل ناترسن؟ هەرگیز ئێمە ناترسین کە ئێمە باوەڕمان بەخوای گەورە هەیە و باوەڕمان وایە کە هەموو شتێک لە دەستی خوای گەورەدایە. ئێوە وەک سەید نوجەبا هەر لە لیستی تیرۆری ئەمریکا داماونەتەوە. ئایا داوەتان لە ئیران کرد لە کاتی گفتوەکاندا ئەوە بکشێنێتەوە؟ ئایا کەس داوا دەکات شتێک لە شەرەفی وەربگیرێتەوە؟ ئەوە نیشانەی شەرەفە بۆ ئێمە کە بە پێی سیاسەتی ئەمریکی و بە تێڕوانینی ئەمریکا بە تیرۆریست دابنرین. ئەگەر بە تێڕوانینی ئەمریکا بە تیرۆریست دابنرین ئەوە شەرەفە. چۆن کارتی شەرەف بکشێنینەوە؟ دەمانوێت هەر لە لامان بمێنێتەوە و پێشانی جیهانی بدەین. لەم چواريانەدا و لە بەغدا قرەباڵغیەکی هەناسە بڕ هەیە تێکەڵاوێک لە پۆلیسی هاتۆچوو ئۆتۆمبیلی سەربازی بە دووشکە و چەکی بیکەیسیەوە وێنەیەکی زیندوی دەوڵەتێکی خنکاوە لە ئالۆزیدا. پیاوێک لە ناو ئەو ژاوەژاوەدا هەوڵی دەرچوون دەدات دەرباز دەبێت وەک چۆن گروپە چەکدارەکانی عێراق هەوڵ دەدەن لەو قۆناغەدا خۆیان لە گورزی سەربازی ئەمریکا دەرباز بکەن. ئێرە چواریانی شەوافە بەرامبەر پردی جمهوری و لە پشت ئێمە دەرگای ژمارەیەکی ناوچەی سەوزە لەوێ حکومەتی عێراقی لێە ئەمریکاشی لێە سەفارەتەکەی هاتووین گەڕاین لە عێراق لە بەغدا گەڕاین سەرکردەکانی شیعەم بینی سەرکردەکانی فەسائیلی لێرە پێڵێن مقاومە ئەوانیشمان بینی قسەیان کرد بۆ ئێمە هەڕەشەکانی ترەمپ و ئەمریکا زوو بە جدیان وەلگرت. ئێران هاتوبوو لە پشت ئەم دەرگا لەگەڵیان دانیش پێیان گوت جارێ هیچ مەکەن بێدەنگ بن دژی ئەمریکا نەوەستن تاوەکو زریان ئاسیفەکەی تێپەڕێت ئەو کات قسەی خۆمان هەیە بکەین بەرامبەریان. من لە بەغدام هەموو شتێک جارێ ها دەبینی تێکەڵ بووتەوە. هاتووم لە بەغدام بۆی پێتان بڵێم حکمی شیعە و هێزی چەکدارەکانی فەسائیلی مقاومە لە عێراق پێ دەڵێن هیچ شیعەکان هێشتا ماویەتی بۆیەوە باس بکەن. لە دوای شەڕی داعش هیچ کاتێک هەندەی ئێستالانە شیعەکان لە بەغدا نەشڵەژاون. هەڕەشەکانی ئەمریکا بۆ لێدان لەو گروپە شیعیانە بابەتێکی جددی بوو. ئەمریکا لە دەرگای حکومەتی عێراقەوە پەیامی ئاراستەی فەسائیلەکانی مقاومەی شیعە کرد. چۆینە نێوردەکاریەکانی ئەو پەیوەندیانە زانیاریمان دەستکەوت کە چی گوتراوە و چی کراوە. سەفقەی ترامپ بۆ مانەوەی گروپە چەکدارەکانی شیعە لە عێراق نرخی خۆی هەبوو. ژمێری ڕووداوەکان 8 کانونی دووەمی 2025 عەلی خامنەئی ڕێبەری شۆڕەشی ئیسلامی ئیران بڵاوی کردەوە تێیدا باسی کۆبوونەوەی خۆی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی دەکات. سوودانی پێی گوتووە هێزەکانی حەشدی شەعبی دەبێت بپارێزرێن و بەهێزتر و گەورەتر بکرێن. 12 ڕۆژ دوای ئەو کۆبوونەوەیە دوناڵد ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا سوێندی یاسایی دەخوات مەلەفی عێراق لەسەر مێزی ترامپ بووە بەرپرسە گەورەکانی ئیدارەکەی ڕادەسپێرێت قسە لەگەڵ سوودانی بکات. 25 شوبات 2025 مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بە تەلەفۆن بە سوودانی دەڵێت دەبێت سنوورێک بۆ پێگەی ئیران دابنرێت. ئیران بە خەبیس ناو دەبات. سوودانی لە بەیاننامەی خۆیدا لەسەر ئەو پەیوەندیە بە هیچ شێوەیەک باسیەوە ناکات کە ئەمریکا ئەو داوایی لێ کردووە. 16 ئادار 2025 وەزیری بەرگیری ئەمریکا ئەم جارە تەلەفۆن بۆ سوودانی دەکات. سوودانی پێ دەڵێت پابەندیم بەوەی کە دەبێت لە عێراق چەک تەنیا لە دەست دەوڵەتدا بێت.
هەڕەشە و پێشنیازەکانی ئەمریکا گەیشتنە نێو جەرگەی دروستکردنی بڕیاری شیعە لە عێراق. سوودانی بەلانەکانی شیعە دەڵێت بە ئەمریکام گوتووە کاتم بدەنێت لەگەڵ حەشد و گروپەکانی فەسائل قسە دەکەم تاوەکو چاڵەکیەکانیان ڕابگرین. ئەوانیش دەست بە کۆبوونەوە دەکەن کە چی بکەن و چ وەڵامێک لە ڕێگەی سوودانیەوە بگەینن بە ترامپ کێ بەشدار بوون لەو کۆبوونەوەنە. هێزە شیعەیەکانی عێراق بەلانی سیاسی و چەکداریەوە مەرجایەتی شیعەکان بەرپرسی مەلەفی عێراق لە ئێران ئیسماعیل قائانی. گفتوگۆ و بژاردەکان چی بوون؟ شەڕ لە دژی ئەمریکا یان ڕێگە بە ئەمریکا بدەن سوود لە پارەی عێراق وەربگرن کۆمپانیا ئەمریکیەکان بێنە نێو عێراق. ئەمریکا بە سوودانی گوتووە بە مەرجەکانی واشنگتن ڕازی نەبن هەنگاوی یەکەم موچەی هەموو هێزەکانی حەشدی شعبی و گروپەکان دەبڕین چونکە داهاتی فرۆشتنی نەوتی عێراق هەمووی لە بەردەستی ئەمریکادایە. نامەی ترامپ و ئیران کە شیعەکانی عێراقیش دەگرێتەوە خۆی لە کۆچکی سپی نووسیوێتی ڕوونە دەڵێ تااقەتم نییە مفاوەزات بکەم کاتێکی زۆری پێدەچێت ئەگەر ڕێکەوتن نەکەن بژاردەی سەربازی هەڵدەبژێرە. دەرەنجامی کوبوونەوەکانی شیعە لە عێراق ڕێکەوتنێک کە بە پارە شەڕی ئەمریکا و ترامپیان لێی دوور بخاتەوە باشترە لە شەڕێک کە لاوازکردن و نەهێشتنی بەشێکیان حەتمیە. مەرجایەتی شیعە و ئیران داوا دەکەن گروپەکان بەڵێ بووداوەکانی ئەمریکا هەڵبژێرن. بەرامبەر ئەم مەرجانە ئەمریکا لە سەرەتای ساڵی 2026 هێزەکانی لە عێراق بکشێنێتەوە. تاوەکو ئەو کاتە هیچ چاڵاکیەک دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەنجام نەدرێت. دەرەنجامی کوبوونەوەکانیان بە مەحەمەد شیع سوودانی دەڵێن کە ئیدارەی ئەمریکا ئاگادار بکرێتەوە ڕازیم بە مەرجەکانیان بە کۆمپانیا ئەمریکیەکان بڵێن بفەرمونون. دیمەنەکە دەگۆڕێت دەبێ بچینە پەرلەمانی عێراق شوێنێک کە دەبوو نوێنەراتی دەنگی خەڵک بکات بەڵام ئێستا دیلی هەژمونی گروپە چەکدارەکانە. ئەوان ڕێگیان داکوتاوە لە قوڵای دامەزراوە دەستوریەکان. نوێنەرانیان وەک پاسەوانی بەرژەوەندەکانیان چاودێری دەکەن. هیچ بڕیار و یاسایەک دژی خواست و ئەمانجەکانیان تێناپەڕێت. دەسەڵاتی ڕاستەقینە لێرە لە نێو ژوورە داخراوەکان و ڕێکەوتنە نهێنیەکاندایە نەک لە یاسا و دەستوردا. ئەمە واقعی دەوڵەتی ئێستای عێراقە. لە پەرلەمانی عێراق حەبیب حەلاوی سەرۆکی فراکسیۆنی سادیقۆن عەسایب ئەهل الحەق بە زمانی تەحەدا قسە دەکات. دەڵێن دۆخی ناوچەکە بۆتە هۆی لاوازبوونی شیعەکان و هێزی شیعەکان لە ناوچەکەدا. ئایا ئەمە ڕاستە؟ شتێکی وا دەبینن؟ نەخێر ئێستا شیعەکان و عێراق بەگشتی حکوومەت و گەل بەهێزن. بەهێزن؟ بەهێزن شیعەکان ئێستا بەهێزن. لە هەر کاتێکی تر زیاتر بەهێزترن؟ بەدڵنیاییەوە. چۆن پێم بڵێ؟ لەبەر ئەوەی ئەوان حەشدێکیان هەیە. بەڵام ئەمریکا هەڕەشەی لە گروپە چەکدارەکانی شای کرد کە هەڵیان دەوەشێننەوە. تاوەکو عێراق هەبێت هەڕەشەی ئەمریکیش هەردەمێنێتەوە. ئەمریکیەکان بۆچی هەڕەشە لە عێراق دەکەن؟ بۆچی؟ چونکە عێراق بەهێزە ئەگەر لاواز بووە داگیریان دەکرد. عێراق بەهێزیان حەشد و گروپە چەکدارەکان بەهێزترن. یەکێک لە هۆکارەکانی سەلامەتی و هێزی عێراق حەشدە. ئەمریکیەکانیش داوایان کردووە کە جابنەوە واتە گروپە چەکدارەکانی عێراق هەڵبۆشێنەوە و بچنە ناو دەستگامنیەکانی دەوڵەت. حەشد دەستەیەکە سەر بە سەرۆکۆزیرانە. چەکەکانیان ڕادەست دەکەن؟ ئێمە چەکمان نییە. ئێمە چەکمان ئامادەکاریە بۆ شەهید بوون. تفەنگ و دەبانچە لە بازارەکان دەکڕین. ئێوە لە ترامپ و ڕەشەکانی ئیسرائیل دەترسن؟ تەنیا لەخوا دەترسین. ترامپ لێمە دەترسێت. چۆن؟ ئەو لێمان دەترسێت، ئەو لێمان دەترسێت. ترامپ لە گروپە چەکدارەکان و حەش دەترسێت؟ بەدڵنیاییەوە لە هێز دەترسێت لە ناوچەکەدا. دەترسێت لەوەی کە هێزێکی بەهێز لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێت. لە هەر هێزێک دەترسێت. واتە حکوومەتەکان ئەگەر هێزێک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێت ئەوە دەترسێت. چونکە ئەو لەسەر باج و دیاری دەژی. ئێوەش لە هەڕەشەکانی ترامپ ناترسن؟ نەخێر. هەرگیز. من ئەو تەنیا بۆ میدیا ناڵێم بەڵکو لە ڕاستیدا لی ناترسین. ئێمە باوەڕمان وایە کە بێزارکردنی ترامپ ڕەزامەندی خوای لە دوایە. ئێمەش بەوە خۆمان لە خوددا نزیک دەکەینەوە کە ترامپ بێزار بکەین.
ئێدی هێرش ناکەنە سەر هێزەکانی ئەمریکا ئەو بابەتە کوتای هات بۆچی؟ هەر کاتێک ئەمریکیەکان هێرش بکەنە سەر عێراق لە بەرژەوەندیەکانی ئەمریکیەکان دەدرێت. شیعەکان خۆیان بۆ قوناغی دوای ڕزگاربوون لە گورزە سەربازیەکانی ئەمریکا ئامادە دەکەن. هەیە دەڵێن لە گفتوگوەکاندا لەگەڵ ئەمریکا سەرکەوتین و سەردەکەوین. هێزی سەنەدی پەرلەمانی بە نێزیکی گروپی چەکداری ئەنساروڵڵاهی لە ئەوفیا دادەنرێت کە لە لیستی تیرۆری ئەمریکادایە. لە بەرامبەر گوتاری تەحەدا مورتەزا ساعدی سەرۆکی فراکسیۆنی سەنەد دیدگایەکی دیبلۆماسی تر پێشکەش دەکات. لێی دەپرسم ئەگەر ئیران لەگەڵ ئەمریکا ڕێککەوتن گروپە چەکدارەکانی شیعە دەفروشن؟ هیچ دژمناتیەکی هەمیشەی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نییە. ئەوان بوون هێرشیان کردە سەر عێراق، ئەوان بوون داگیریان کرد، ئەوان بوون گوشارێکی زۆریان خستە سەر. کەس نییە بێهۆکار دژمنایەتی هەڵبژێرێت. ئەگەر ئیران لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت ئایا ئێوەش ئامادەن لەگەڵ ئەمریکا ڕێک بکەون؟ ئێمە بەرژەوەندی هاوبەشمان هەیە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دەزانن لە 2011 ڕێککەوتنێکی ئەمنیمان لەگەڵ لایەنی ئەمریکی هەیە لە ڕووی ئابووری، ئەمنی، سیاسی و کولتوریەوە. ئەمانە تەواوکەری یەکدین. هەر کاتێک لایەنی ئەمریکا بینیان هەڵوێستی عێراق لە دەرەوەی ڕێککەوتنەکانە، لە دەرەوەی پەبەندیەکانە، ئەو مافی خۆیانە خۆیان بسەپێنن. بەڵام لایەنی عێراقی پابەندە و پەیوەندیەکانی سربەخۆن لەگەڵ ئەمریکا و ئێران. بەڵێ گرژی هەیە و پەیوەندیەکی گەورە هەیە لە نێوان لایەنی عێراقی و لایەنی ئێرانی لە ژێر ناونیشانی ئیسلامی، ناونیشانی شیعی. ئەوە لێ ڕاناکەین و هیچ گومان و تۆزێکی لەسەر نییە و بابەتبوونی لایەنی عێراقیە لە ڕووی بیر و باوەڕ و ئاین و ئەخلاق و لە ڕووی ئیسلامی و شەرعیشەوە. کێشەکانی لایەنی ئەمریکی و لایەنی ئێرانی لە نێوان خۆیانە. عێراقیش لە ڕووی دیپلۆماسیەوە پەیوەندی پێوە نییە. دەکرێت پەیوەندی بە بابەتی دیکەوە هەبن کە کاریگەری لەسەردا بنێت. دەڵێن ئەمریکا داوای لە حکوومەتی عێراق کردووە کە پێویستە گروپە چەکدارەکانی عێراق چەکە قورسەکانیان ڕادستی هێزە ئەمنیەکانی عێراق بکەن. ئێوە ئامادەن؟ بەپێی ئەو زانیاریانەی کە ئێمە هەمانە، ڕادستکردنی چەک و گۆڕینی ناونیشان لەلایەن گروپە چەکدارەکانەوە ڕەتکراوەتەوە. هەڵوێستی ئەوان بەرگری و پشتیوانی بۆ دەستگەمنیەکان بەکردار نەک بڕواڵەت. ئایا ڕێککەوتنی ئەمریکا و ئیران خەڵک دەڵێت لەسەر حسابی گروپە چەکدارەکان و حەشدی شعبیە لە عێراق ئەوان دەبنە قوربانی؟ ئێمە زمونمان هەیە. ناتوانین بڵین کە کەس باسی ئەوە دەکات کە لایەنی ئێرانی هاوپەیمانەکانی خۆی دەفرۆشێت. ئەگەر بڵێن ئەو قسە ڕاستە، ئایا ئیران ئێوە دەفروشێت؟ ئێمە ئەوەندەی هاوپەیمانی ئێرانین، ئەوەندە سەر بە ئێران نین. ئێستا دۆخی عێراق لەلایەن حکوومەتەوە نوێنەرایەتی دەکرێت. لەوێ لایەنێک هەیە و ئێستاش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر سەرنج بدەیت لە ماوەی ڕابردوودا سەردانی بەردەوامیان هەیە بۆ لای حکوومەت چ ئەمنی بێت چ ئابووری. هەروەها کرانەوەیەک هەیە لەلایەن ئەمریکیەوە بەڕووی حکوومەتدا، ئەوەش بۆ حکوومەت و هەوڵ و کارەکانی هەژمار دەکرێت. گروپە چەکدارەکانی شێور بوونەتەوە. ئێستا هیچ کارێکی گروپە چەکدارەکان نییە. دژی ئەمریکیەکان دانوستاندن بۆ لایەنی عێراقی بەجێهێڵدراوە، بەڵام دۆخەکە هەروایە. ئەگەر ئەمریکا توندوتیژی نوان، ئەوە ڕەنگە بەرژەوەندیەکانی لە ناوچەکە لە قۆناغی داهاتوودا زیانیان بەربکەوێت. بە بڕوای من ئەوەی من دەیزانم ئەوەیە کە دەستدرێژی دەکاتە سەر عێراق و تەنانەت هەموو ناوچەکەش. بەڵام هیواداری نەگەینە ئەوە و چارەسەری دیپلۆماسی باشترینە. لەسەر پردی کوماری تێدا پەڕێن لە کەرخ بووین دەچینە لای ڕەسافە. بەرەو بارەگایەکی گەورەی هێزەکانی حەشدی شعبی دەچین. لەوێ بە ئێمەیان گوت هێزێکی فەرمی دەوڵەتین. گروپە چەکدارەکان هیچ پەیوەندیان بە حەشدەوە نییە. فەرمان تەنیا لە سەرۆکوەزیران وەردەگرن. لەوێ گوتیان بە فەرمانی سەرۆکوەزیران کەس بووی نییە قسە بکەن. لە بەردەرگای بارەگا ئۆتۆمبیلی زریپوشی شاری داعشدان ڕابوون دەیانەوێت بە هەموو لایەک بڵێن ئەوێ ڕۆژێ ئێمە بەهێز بوون. لە شەقامەکانی بەغدا ئەو ئۆتۆمبیلەم بینی جامی دواوەش کاوە. ڕەنگە ئەمە ئەوەمان پێ بڵێت جەنگ کوتای هاتووە، بەڵام هێشتا ترس هەرماوە. لە شەقامی متەنەبی کتێبخانە گەورەکانی عێراقی لێیە. ئەم پەرتووکە گەورەیەم بینی باسی سەرکردەکانی حەشدی شعبی و شەڕەکانی دەکات و پاراستنی عێراق لە ناوەوەی پەرتووکەکە نووسراوە مەنهەج
مەبەستیان بوو بڵێن ئێمە تەنیا چەک هەڵگرنین، تەنانەت ئەگەر دەوڵەتیش نەمینێت ئێمە هەر دەمینن. لەم قەلەباڵغیەی شاردا لە بەغدا ئەو بار هەڵگرە سەربازیە پڕ لە سەربازە بەرەی جەنگ ناڕوات بۆ شوێنێکی نادیاری نێو بەغدا دەچێت کە هێشتا بە دوای مانای دەوڵەتدا دەگەڕێت. گرۆپەکانی مقاومە دەڵێن ئێمەین پاسەوانی دەوڵەتی عێراق.